بەخێر بن بە پەیمانگای تەکنیکی پایتەخت من وەکو قوتابی لە بەشی تەکنیکی سڕکردن کە بەشێکی سەرەکی و هەستیاری نێوهۆڵی نەشتەرگەریە کە لە پەیمانگای تەکنیکی پایتەخت ئێمە وانەکانمان بە شێوەی پراکتیکی و تیۆری دەخوێنین و بۆی خزمەتێکی تەواوی نەخۆشەکانمان بکەین لە داهات. خلال هذه العامين سوف نتعلم بعض المواضيع العلمية الهامة في قسم التخدير، ولدينا عدة وحدات مركزة مثل الICU وصالة عمليات. أرحب فيكم في معهدنا التقني البايتخت في أربيل. ئێمە جگەلەوەی لە پەیمانگەوانە پراکتیکیان ئەنجام دەدەین لە نەخۆشخانەکانیش بە یارمەتی دکتۆرەکان ڕادەهێنرین کە چۆن نەخۆش بێهۆش بکەین لە کاتی ئەنجامدانی نەشتەرگی و چاودێریکردنیان.